فهمەکانی من لە دیدارەکە بوو ئەوەی پێویست بۆ قسە چییە بۆ خەڵکی سلێمانی سلێمانی خەڵکی خۆمان پێگەنانی کابینەی خەڵکێکی جیاوازی خوشک و برای بەڕێزی ئێمە و ئەرکی ئێمە یا خزمەتی هەموو کوردستان بکەین بەبێ فەرق و جیاوازی لەوانەوە سلەیمانی و هەولێر و هەڵەبجە و دۆک و هەموو شارەکانی پێگەنانی کابینەی دێم زۆری ماوە کاکە ئەوەی هەڵەبجە زۆر لە مێژە بووە بە پارێزگا پەرلەمانی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەی داوە ئەوەی لە عێراق ڕووی داوە ئێستا دامپێدانە بە پارێزگابوونی هەڵەبجە کەواتە هیچ منەتێکی تێدا نیە هیچ منەتێکی تێدا نیە کە هەڵەبجە بووە بە پارێزگا و داوا دەکەن حکوومەتی عێراق بەرپرسیارەتی هەڵبگرێ لە قەرەبۆکردنی قوربانیانی شاری هەڵەبجە بۆ ئەو هەموو تاوانانەیە کە دەرحەقی خەڵکی هەڵەبجە کراوە ئەبێ حکوومەتی فدرالی وەڵی وەدارم زۆر زوو پێک بێ ئەمە لەسەر برادەرانی تریش ماوە ڕاوای لەسەر ئێمەیە هەموو ئامادەیەکمان هەیە بۆ ئەوەی حکوومەت بە زووتری پێکهێنانی کابینەی دێمی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی هێندە گرنگە بۆچی پێکهێنانی کابینەی دێم بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی هێندە گرنگە ئێمە بەشێکین لەو گۆڕانکاریانەیە کە لە ناوچەکەدا ڕوو دەدەن ئێمە لەو ناوچەیەدا دەژین کەواتە حکوومەتێکی کارا و بەهێز لە هەرێمی کوردستان بێگومان دەتوانێت کاریگەری لەسەر کۆی ڕووداوەکانی ناوچەکە